إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. مەجلیسەکەمان ئەگوێزینەوە ئەچینە خزمەت یەکێک لە هاوڵە بەرز و بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم کە عەبدوڵڵای کوڕی مەسعودە. ڕۆژێک لە نێوان هەندێک لە هاوڵەکانیە هەندێک لە قوتابی و شاگردەکانیە کۆمەڵی کەلیماتی زۆر گەورەی فەرموو بوو بە دەرسێکی زۆر گەورە بۆ هەموو تاالبێکی علم و هەموو کەسێک کە شوێنکەوتەی ئەم دینەیە. فەرمووی کون و یەنابیع العلم، هەوڵ بدەن کامیاوی زانست بن، واتە هەمیشە علم وەرگرن و علم پەخشکن. لە زەمەنی فتنەی کۆتایی ژیانە کە ئەم زەمەنی ئێمەیە زۆر گرنگە ئینسانی ئیماندار بەشێک لە کاتەکانی بەشێک لە ژیانی خۆی لە عمری لە خزمەتی علما سەرفکە. فەرمووی کون و مەصابیح الهدى، ببنە چرای ڕۆشنایی بۆ هیدایەت بۆ خەڵکی. چاوەڕێ ئەوە مەکە خەڵکێک بێت و کەلیمەیەکی چاک بە تۆ بڵێ و تۆ بەرەو چاکە بێنێ، تۆ ئەو کەلیمە چاکە بگەیەنە، تۆ بەرە داعی و خەڵک بانکێشکە بەرەو لای دینەکەت. ئەحلاس البیوت، ببن بە چۆن فەرشی ماڵەکان ڕاخرا و ناجوڵێ و زۆرینەی کات لە ناو ماڵەکانە زۆرینەی کات لە ماڵەکانی خۆتانە بەسەر بەرن. لە زەمەنی فتنەیە زۆر مێنە دەرەوە. سورج الليل، ببنە چراخان و چراکانی شەو، واتە شەوتان زیندووکەنە. لەگەڵ ئەوە لە مەیدانی علما زۆر لە پێشەوەن، خەڵکی بەرەو هیدایەت ئەهێنن، خۆتان گۆشەگیر ئەکەن و لە ماڵەکانە لە فتنە دوور ئەکەونەوە. محاولە بکەن ماڵەکانتان چۆن بەشەوە چرایەکی تیا ئیشەکە، بەشەوە کەسێک قیامی لەیلی تیاکە و ڕووناکی کاتەوە بە شەو نوێژ. جودد القلوب، ببن بەو کەسانەی کەوە هەمیشە دڵیان نوێ. زەمن و زەمینە هیچ شێوازێک تەئسیر لە دڵ و دەرونی ئەوان ناکە، هەموو دەقە و لەحەزەیەک لە کاری خەیران. زۆر کەس ئەبینین لە کاری بانگەوازی پەشیمان ئەبێتەوە، سارد ئەبێتەوە، مدەتێک زۆر چاک لە ئەهلی مزگەوت و خواناسی و دینداری و زۆر بە باشی ئەڕوا، دوای فترەیەکی تر پەشیمان یا دوورە پەرێز یا تووشی فتور ئەبێ، وازدە و داعوە بانگەوازە ئەهێنێ. ئێمە ئیماندار ئەبێ زۆر وریایانە مامەڵەکەین. شەیطان لە کەمینەیە بۆمان، هەمیشە مەهما کان عمرت ڕۆشتووە جودد القلوب، ئەبێت دڵێکی تازە و نوێت هەبێ، هەمیشە هیممەتێکی بەرزت هەبێ کە چۆن یەکەمین لەحظە ئیمان هێنی بە هیممەتی بەرزەوە خەریکی کار و نەشاتی دینیت بە هەمان چەشن، ئەبێ هەموو کات و لەحظەیەکت بەو شێوازە بێ. ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەبێ ئاگامان لێبێ نابێ لە پەیامەکەی خۆمان لە دینداری خۆمان جۆرێک لە فتور و بێتاقەتی و پشتکردنەوە لە بانگەواز و ئەمە کاری ئێمە نییە. چەند جوانە کەسێک لە ئەوەڵی عمری کە دەست ئەکا بە خواناسی هەتا کۆتایی عمری هەر بەو شێوازە ئەیبە. ناکرێ ڕۆژێ ئەهلی مزگەوت و دینداری و خواناسی ڕۆژێکیش لە دەرەوە کەس نەزانێ خەریکی چی. تۆی موسڵمان ئەبێ پێکانە قایمدا کوتابێ
هەمیشە دڵێکی نوێی وات هەبێ کە ئەنەما ئێستا تۆ تابەتاقی تەنها ئەتەوێت پەیامەکەی خوا و دینەکەی خوا بگەێنی. فەرمووی خولفانە الثیاب، كونوا خلفان الثياب، خەڵکێک بن کە زۆر گرنگی بە ظاهری خۆتان نەدەن وەلەو کانە جلەکانتان لە دەرەوە دڕا و شپرز بێ. گرنگ بە ناوەوەی خۆتان بدەن، هەوڵی جوانی ناوە بدەن، چۆن دەرەوەتان ئەڕازێننەوە ناوەتان بڕازێننەوە. گرنگ نییە لەسەر زەویە خەڵک ئەتناسێ یا ناتناسێ. بۆیە فەرمووی لەو کەسانە بن تعرفون في السماء وتخفون في الأرض، لە ئاسمانەکانە ناوی ئێوە هەیە و ناسراون، لەسەر زەویە شاراوە نادیارن. زۆرن ئەوانەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ناوەکانیان بەردەوام لە ئاسمانەکانە ئەوترێتەوە لە بینی مەلائیکەیە، لە مەلەئی ئەعلا و لە حوزوری رب العالمینە، وەلەو لەسەر زەویشان ناویان نەبێ. ئەم خاڵانەی کە ئیبن مەسعود باسی ئەکا زۆر گرنگە، بەتاوەتی لەم زەمەنی فیتنەیی ئێمەیە کە مەزاهیرەکان هەمیشە خەریکی ئەوەی جوانکاری دەرەوەین، ناوەمان وێران بووە. ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم چۆن دەرەوەمان ئەبێ جوان بێ، ناوەشمان بە هەمان چەشن ئەبێ جوان بێ. کاری سەرەکی ئێمە ناوەمانە، دڵ و دەروونمانە، ئەبێ زۆر هوشیارانە مامەڵەکەین لەگەڵ لیباسی دڵمانە. ئێمەی ئیماندار ئەبێ کۆمەڵی عەبدایەتی و کۆمەڵی خواناسی تایبەتی خۆمان هەبێ، هەتاوکو جیا بکرێنەوە لە منافقەکان. خۆ بە ئاشکرا منافق و مسلمان پێکەوە جیا ناکرێتەوە. پیاوێک هاتە خزمەت حوذەیفەی کوڕی یەمان، هاوڵی صاحبی سری پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم، فەرمووی ئایا من کەسێکم لە منافقین؟ هەل ئەنە من المنافقین؟ کەسێکم لە منافقەکان؟ پرسیاری کرد. ئەویش دوو پرسیاری لێ کرد. فەرمووی ئەتوصەلی ئیذا خەلەوت، کاتێککە کەس ئاگای لێنێ نوێژەکانە ڕێکوپێک جێبەجێەکەی؟ کاتێک کە ئەوە ناکە لە پێشچاوی خەڵکی تو لە کاتی پەنهانە نوێژەکانە ڕێکن، ڕێک نوێژی بەیانیت ڕێکە، مەزبوطی لە نوێژە؟ وتی بەڵێ. فەرمووی ئەتەستەغفر ئیذا ئەذنەبت، ئەگەر گوناهت کرد داوای لێبوردنەکەی لەخوا؟ وتی بەڵێ. فەرمووی تەواو، فلن تجعلك الله من المنافقين، خوای گەورە تۆی نەکردو بە بەشێک لە منافقەکان، مادام ئەم دوو صیفەتت هەیە. لە کاتی پەنهانە تەوبە، لە کاتی پەنهانە نوێژ و فەرزەکان و تاعەتەکان بە جوانی جێبەجێک. ئێمە ئەم بەشە گرنگە کە کاری لەسەرکەین. هەمومان ئێمە ئەمڕۆ ئەلحەمدولله ظاهرمان جوانە. لەوە چه زەمانانێک لەمەوە پێش ئەگەر پیاوە پیرەکان ئێستا بیریان ئەکەوێتەوە، جلێکت دەست نەئەکەوێت بە قەدەری مناڵەکەت، یا دەستی گەورە بوو، یا یەخەی گەورە بوو، یا شۆڕ بوو، ڕسمە کۆنەکان ئەبینی سەرە سوڕەمێنە لەو جلوبەرەی کە لەبەر کراوە. ئێستا هەمووی بە قاڵبی خۆی، بە جوانی، بە مڕەتەبی، ظاهرمان زۆر جوانە. ئەم زەمەنە لە هەموو کاتێ زیاتر ئەبێ ناومان پاکەتی بێ، جوان بێ، مڕەتەب بێ، دامەزرا بێ. ناکرێتەوە ئیماندار لە دەرەوە دیمەنێکی جوانت هەبێ و لە ناویشەوە نەخێر. نابێت تۆ صیفەتی نیفاقت تیا بێ. تۆی ئەهلی مزگەوت چۆنی لە ناو مزگەوتە، چۆن خواناسی، چۆن تاعەتەکەی، لە دەرەوە بە هەمان چەشن بە، لە کاتی پەنهان تا با سرت هەبێ لە بینی خۆت و خواتە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە فەرمایشتێکە فەرمێ سێ کەس هەن و سێ جۆر هەن خوا زۆری خۆشەون، وينظر إليهم ويبشر بهم، نظری ڕەحمەتی هەیە بۆیان، سەیری ڕەحمەت هەیە لەخوا بۆ ئەوان، وەخوا موژدە بەم هاوڵە بەڕێزانە، ئەم کەسە بەڕێزانە لەسەر زەویە ئەدا. ئەمەی ئەم سیفەتانەی تایە. یەکێکیان بریتێ لەو مجاهیدەی کە لە پێناوی خوایە خوێنی خۆی ئەڕێژێت. دووهەمینیان کێیە؟ ئەفەرمێت دووهەمینیان والذی له امرأة حسنة، خێزانێکی چاک و باشی هەیە، وفراش لین، ماڵێکیشی هەیە و جێگەیەکی زۆر نەرموشلی هەیە، فيقوم من الليل، شەو ئەم خێزانە جوان و ئەم جێگە جوانە واز لێ ئەهێنێ، هەڵ ئەسێ خەریکی شەو نوێژە بێ رب العالمین بە مەلائیکەکان ئەفەرمێ انظروا إلى عبدي، سێری ئەو عەبدەم بکەن، يذر شهوته فيذكرني ولو شاء رقد. کورە ئەو عەبدەم بیری منی کردووە، یادی منی کردووە، بۆی هەستاوەتەوە خەریکی خواناسی و شەو نوێژی و وازی لە شەهەواتی خۆی هێنا. خۆ ئەگەر بشی ویستایە ئەخەوت.
بەڵام ئێستا وازی لە هەمووی هێناوە لە پێناوی منە. ئەفەرمێ سێهەمینیان کەسێکە کە لە سەفەرە لەگەڵ هاوڵەکانیان ئەڕوا ماندووە لە سەفەرە، هاوڵەکانیشی شەو دانیشتن قسەی خۆشەکەن پێکەوە، لەگەڵ ئەوە کاتێک کە ڕائەکشێ پێش بەرەبەیان لە سەحرا هەڵەسێ و خەریکی دینداری ئەبێ، ڕەب العالەمین بە مەلائیکە ئەڵێ سەری ئەو عەبدەم بکەن لە ناو زەحمەتی سەفەرە شەو نوێژ و ذیکری شەوانی خۆی و شەو زیندەی خۆی لە یاد ناکە. کەوابوو ئێمە بە سرڕەوە جوانین، بە پەنهانیمان جوانین، بە پەنهانیمان ناومان بەرزە بێتەوە لە ئاسمان. تۆ لەم زەمەنی فتنە بە تەمای چی بکەی؟ ئەبێ بەشێ لە کاتەکانێ خەریکی علم بی، بەشێ لە کاتەکانێ خەریکی هیدایەتدانی خەڵک بی، بەشێ لە کاتەکانێ بریتی بێ لە مانەوە لە ماڵ و پەیوەندی پتەوکردن لە ناو خێزانەکانە. ئەم فەرمایشتەی ئیبن مەسعود ئیشارەتێکە بۆ ئەوەی جەنگ ئەکەوێتە ناو ماڵەکان. پێویستە باوک زۆر هوشیاری ماڵەکەی بێ. لەم زەمەنی فتنە تۆ خەریکی تازەکردنەوەی ئیمانت ئەبی، تۆ چرای شەوی ماڵت ئەبی، تۆی کە لە ئاسمانەکانە ناوت ئەهێنرێ، تۆی کە لەسەر زەویە خەڵک نادناسێ. ابن مبارك رضا و رحمەتی خوای لێ بێ عەبدوڵڵای کوڕی مبارک ئەفەرمێ وەڵڵاهی مالیکی کوڕی ئەنەسم بینی خەڵک زۆر ڕێزی لێ ئەگەر زۆر تەقدیریان ئەکرد، زۆریان خۆشەویست، تەجاوزیان ئەکرد لە حەدی خۆشەویستی و ڕێز و تەقدیریە. ئەفەرمێ ما رأيت رجلا ارتفع مثل مالك بن أنس، کەسم نەبینی بە ئەندازی ئەو بەرز بێتەوە لە ناو خەڵکە، محەبەت و هەیبەتێکی زۆر گەورەی لە دڵی خەڵکا دروست بوو. ئەڵێ وەڵڵاهی سەیریشم ئەکرد نوێژی زۆر ناکە، دائما خەریکی نوێژی سنت بێت و لە مزگەوتە ئەوەم تیان نەئەبینی، ڕۆژووی زۆریشم لێ نەئەبینی بەردەوام بە ڕۆژوو بێ. ئەفەرمێ إلا أن تكون له سريرة، إلا ئەوەیە پەیوەندێک و نهێنێکی خۆی هەبوو لەگەڵ خوای خۆیان، ئەم نهێنیە گەورەی ئەکا. ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نهێنیەکانمان بەرزمان ئەکاتەوە، گەورەمان ئەکا، بەهێزمان ئەکا. ذکری ئێمە لە ئاسمان ئێمە بەهێزەکان نەک لەسەر زەوی. بۆیە زۆر کات ڕابوونی ئیسلامی لە جیهانی ئیسلامیە لە 100 ساڵا زۆرینەی شکستەکانی بەهۆی ڕۆحیەوە بوو، بەهۆی ئەو بۆ سەیری مەزهەری کرد و سەیری ناوەوەی نەکردووە، تەسەووڕاتی چاک نەکردووە، تەسەڕوفاتی چاک کردووە. کە ئینسانی ئیماندار بەڕاستی ئەبێ زۆر ئاگای لە تەسەووڕاتی ناخی بێ چۆن لەگەڵ خوای خۆیان ئەژی. ئەگەر بڕیاریدا لە ئاسمان بۆ تۆ کە تۆ گەورەی سەرزەوی بی، کێ هەیە ڕێگری لە تۆ بکە؟ تو ئەبیتەوە خاوەنی سەرزەوی. 100 ساڵ و زیاتریش ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زەحمەتی ئەوە ئەچەژین کە ئێمە زەلیلین، ژێردەستەین، نازانین چۆن هەڵسینەوە، نازانین چۆن قیادە و سیادەی جیهان بگرینەوە دەست. خۆ ئێمە ئومەتێکی مردوو نین، ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتێکی زیندووە، بە شەو زیندەیەکانی گەورە ئەبێ، بەهێز ئەبێ. بۆیە ئاگات لێ بێ حەسەنە و چاکانە بشارەوە چۆن سەیئە و خراپەکانە ئەشایەتەوە، وەکو بشتی حافیە فەرمێ. ئێمەی ئیماندار ئەبێ کۆمەڵی حەسەنەی شاراوەمان هەبێ. ئەگەر حەسەنەی شاراوەت هەبوو لە بینی خۆت و خوای یەک کۆمەڵ چاکەی باشت هەبوو، ئەو کاتە ئەوە دەلیل لەسەر ئەوەی تۆ ئیمانێکی ڕاستگۆیانەت هەیە. ئەزانی ئەو کەسەی ئەگەر سری نەبێ لە بینی خۆی و خوایە، هەندێک عیبادەتی تایبەتی نەبێ، کەس پێی نەزانێ بەس خۆی و خوای نەبێ، ئەزانی تووشی ثەبات نابێ، ڕاگیراو نابێ، هەر ڕۆژەی بەسەر پەتێ یاری ئەکە. بۆیە ڕەحمەتی خوا لە ئیبن قەییم بێ ئەفەرمێ عیبادەة الخەفاء ئەصل الثەبات. ئەو عیبادەتەی کە ئینسان لە خەفا و لە نهێنیا ئەکا، ئەوە ئەصلە لە ثەباتی ئینسانە، ڕای ئەگرێ، ئەو ئینسانە دروست ئەکا. لەسەر ئەو ڕاستە شەقامە هەر ئەڕوات و لا نادا و ساد نابێتەوە، پەشیمان نابێتەوە، دڵی گەنجە هەموو کاتێ. دڵ بەچی چاکە بێ؟ دڵ کاتێ چاکە بێ کە تۆ عیبادەتی سرت هەبێ. هەندێک لە صالحین فەرمویانە من أكثر عبادة السر أصلح الله قلبه شاء أم أبى. پێی خۆش بێ یا پێی ناخۆش بێ، ئەگەر عیبادەتی سری زۆر بێ، بە پەنهان کاری زۆری کرد بێ بۆ خوا، ئەفەرمێ ئیلا ئەم کەسە پێی خۆش بێ یا پێی ناخۆش بێ، خوا دڵی چاکەکە، دڵەکەی ئیسلاحیتی ئەکەوێ، بۆ خۆی باشە بێ، بۆ خەڵکیش باشە بێ. ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمانەیە بەبێ سر و بەبێ عیباداتی سر ئەمانەیە لەم زەمەنی فتنە و فەسادا دەرچین، تووشی شوبهات و شەهەوات نەبی. اینجا ذکری حەسەنی تۆ، باسی جوانی تۆ بەهۆی عەبدایەتی تۆیە. چەندێک عەبدایەتی تۆ زیاتر بێ لە بینی خۆت و خوای، ئەوەندە زیاتر ناوەکەت گەشە ئەکات و بڵاو ئەبێتەوە لە ناو ساڵحینە ذکر ئەکرێ.
ورحمة إخوة صلوات وسلام إخوة وسل إبراهيم هذا بارك فرمي واجعل لي لسان صدق في الآخر يجي لنعمة كان إخوة أو إما دران وباشا باسك إخوة زماني إما دران براز بجيرا لو صفتاني من كباسي أكن أو بوي حتى أمر إما باسي إبراهيم كين ولا تحياتك كان منا صلواتي لأدم ناوي أهينين تحياتي إبراهيمي صلوات إبراهيم كزوزو قوري هو كاركي أو دعاء أوها واجعل لي لسان صدق في الآخرين رحمتي خوالة إمام أبو حنيفة بجارك مسلمانك بينيك باسي كروتي إمام أبو حنيفة صد شوان صدر كعد شو نيوجك صدر كعد شو نيوجي نبو الرأي كربا كلا صدر كعد شو نيوجي كرفرمي با زماني مسلمانا بصدق لسر من برو نقبا نارازقوي خو صدر كعد نيوج لسناني في غمرة صلى الله عليه وسلم نهاتو بلا ما هو عبادتي مطلقة دروسة شان ركعاتك إيكي لعبادتي مطلقة بابي بدعة سنة نايقرته همو كاتك هر كسك بيك عبادتي مطلقة كان ذكر أكي مثلا كسيك لو مليون صلوات بدا أخوة في غمر صلى الله عليه وسلم نيداو بعبادتي مطلق حسابك لو بدعة حساب ناكر بويا فرمي بوي لساني صدقي مسلمان برانبري والله عبادتي سر النبي زماني صدق برانبرت ناجو لي إما بيسمان به كومال عباداتي سر بيسمان بشو زندية بيسمان بنجيك الزحايا كسب ما نزانه بيسمان بصدقيك كهيج كسيك دسي الراس وتشبه يكتريان نزاني به بيسمان بدانشتنا لقل خواي خومانا وخلوية لقل أوا بيسمان بختم قرآن ببنهاني ونهيني بيسمان بتدبر وتأمل لكون كائنات ببنهاني وبنهيني خواي جان إما لم زمني فتنة وفسادية هاوار وهانا وسكالا من ولا توبر زكينا توبة هانا ما نور يا رب العالمين توبة زي بسلمان أبو بارينا يا أكرم الأكرمين تأخذني وتوان من بقرب خير يا أكرم الأكرمين خواهي كان لم زمني فتنة وفسادا هانا من هنا وتلايتو يا إلهي بزي خود بسلمان أبو بارينا عفو يخود بسلمان أبو بارينا قناه بأشكرا كردو ما نعفو مانك قناه بپنهان كردو ما نعفو مانك يا إلهي داوال لأكين برحمته بزي خود قناه لمو بيش كردو ما نعفو مانك قناه لمو دوائكين وفرياي توبناك من عفو مانك يا إلهي بزي خود بسلمانا ببارنا رحمتي خود بسلمانا ببارنا كرمي خود بسلمانا ببارنا إلهي بخوايا مزور محتاج رحمتي توين يا إلهي هانا من برحمتي توهنا ويا أكرم الأكرمين خوايا جان تو خود أزاني كأمتك في غنبر صلى الله عليه وآله وسلم أمر زور زليل كراوة أو صد صالة زليل أكرين بخوا إلهي دسمان هشتق ناقريو هشتق قناك يا إلهي هانا من بولايتو هنا وتخد درسمان كروا تخد بهزمان كروا عدالتي دنيا بخير وجر دسمان يا رب العالمين خواجان أم عبدانا هر يكو بكو ملئك يشو قرفت وهاتونا تأماليتو پروردگارا أمانا دسي دعاء برزناكنا وتنهاب حضوري تو نبي أمانا سري سجد النبينا كان تنها لبردم تو يا نبي ركوعنا بن تنها لحضوري تو يا نبي دا إلهي دعاك أن جرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشبي سكام يوجد هرما نفر مهمكا كسي إيمان داري أنا بعض هرمان يجبا وبعض كردوي عالج با عمل الصالح على عالج با بدزي كده باشو كسب نجمزانو إلا أخوانا بو جل جلاله ابن الجوزي رضا رحمة الله ونبو فرماو ابن الجوزي بغدادي خطيب فرماو والله لقد رأيت من يكثر الصلاة والصوم والله بعض خلق ويننا نمي فريكري روشي فريكري فربي دنگ بي خشوع شبو ديار بي نمايا كاشنا جل كاشنا ضلشنا بلام والقلوب تنهو عنه وقدره في النفوس ليس بذاك
فەرماوە وەڵڵاهی چەنی ئانەیە ئەپی شێوازە کەسێوە عال و دیندار و خوا نازوێ بەڵام دڵ و خەڵکی چەنیش نەبێ، دڵ و خەڵکی چەنەش دوور بێ، قەدرش دلێ خەڵکینەوە نەفس و خەڵکینە پا ئەندازە بەرز نەبێ. کەسێوە تەریش بینێنە وەڕائەیت من یەلبەس فاخر الثیاب، جوانترین جلێکەرێنە، اینجا نمای سنەتێ فرێچش نەبێ، خوشوعی فرێچش بۆ دیار نەبێ، بەڵام والقلوب تتهافت على محبته. فەرماوە دڵەکێ گریەک پاچە ئێڵشا گەرەک بێ وەشا گەرەک بێ، پەلامارە وەشەویستەکەش دێن. فەرماوە فتدبرت ذلك، فرە ویرم چە نەکردو خاصە ئینە چی پێسنێنێ، چی ئینەشە ئەپی شێوازە ئی کەسە خاصە دلێ خەڵکینە جوان بەرمەگنۆ، ئینەشە جوان بەرگنۆ پاسە خاسیش بەرمەگنۆ دلێ خەڵکینە. فەرماوە تەماشەم کرد فەوەجەدته السەریرە، تەماشا کرد و ئینە بەشی نهێنی ئی کەسێنە، ئی کەسە شاکات و پەنهاینە فرعالە، ئینە شاکات و پەنهانینە خەلەلێ وەشان پۆچی ئەپی شێوازن. فەرماوە من ئەصلح سەریرەته فاح عبیر فضله، فەرماوە هەر کەسێ سەریرەکەیش نهێنەکەش فرە خاص چەنی خوای مەرزنۆرە بۆ فەضل و گەورەی ئێڵی سەر و زەمینی گێرۆر بڵاو بۆ سەر و زەمینی. ئێمە ئیماندار چەند عیبادەتی ظاهرما گەرەکە و هەرمانش سەرکەرمێ، عیبادەتی باڵتینما فرەتەر، دڵ صافی تۆ، دڵ پاکی تۆ، ئینە گر جوانێت، ئینێ لا تۆ قەدرە و گەورە بۆ لا خوایە. چەنی ثابت بی سەر و دین، چەنی هاوار کەری کات و ناڕەحەتێکاتە نەجە خوای ماچی خوایە چێشم دەپەنە، چێشم گەرەکە. حتمان کە تۆ داواکەری ئەشم بە عیبادەتەوە سر و وێڵ داواکە. فرۆکاتی ئەمە گلەیانەیە کەرمە چی دوعاکەمە گیرێمە بە ئەخر عیبادەتی سرمان نییە هاوار ژوانە کەرمە تا عیبادەتە تا دوعاکەمە گیراکە. پەوچی فرە مهمە هەریۆجە ئێمە بەشێ جەژیانیش ترتیب کردە بۆ پێ عیبادەتی تایبەتی، ئیتر شەوێنە شەونما کەرۆ سەدەقەیەوە بەدزی کەرۆ، دڵش پاکە وەراوەرە مسلمانە و غەل و غەشش نییە چەنە، حەقد و حەسادەتش نییە چەنە، هەر چێوەڵ بۆ بینوێت و خۆی کە ئینە سر و نەجاح و ئینسانیە. فەرماوە فالله في السرائر، دێ ئاگاتە جەخوای بۆ فرە تەرجە جەخوای کات و پەنهانی و نهێنیتانە، فإنه ما ينفع مع فسادها صلاح الظاهر. والله چنی فساد و دلێ هەرچن بەر ظاهر کەری جوان کەری وەرەدەم و خەڵکینە قسێ جوانە کەرێ و تارێ جوانە دەی وەڵ جوان پیشان دێ مزگینە سوودش نییە ئیسفادەش نییە. ئانەی کە سوودشن و ئیسفادشن پەی تۆ ئان نهێنیەتەنە بین وێت و خۆی چەند خازبی بین وێت و خۆی ڕازگۆبی ساتق بی خازبی چەنی خوا وێڵ ذکرش کەرە چاکاتانە کەس ئاگاژ نییە چەنە وەلەو یەک کەلیمە بۆ دەوامش سەرکەرە. بعضی ذکر هەن فرە ئاسانە، حتى مرد يان زيارة هيك كاتي أذكر وير مكر بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله. قد ذكروا آمد لمزي وير مكر جلكا كرينا قد يوجد سنة كرج نهيني سر بين ويت وخواي هو تو جل دل كرينا كز أجاجني أصلا لا راس كرنا عبادتك فرفرين إنسان تاو سر كانوا شابكار بارو بين ويش وخوانا بوشي علماء فرماوا اگر هیچ دز نکود دعاکاتنا هاوار کری سر ویر نبی چنی خوای پاریو هاوار و روچکا کرد که کس آگاشان نبین ورو خاطو خوای گرتن ورو خاطو خوای نمارینا هاوار و غسلکال کرد هاوار و دسودی مکال کرد هاوار و پاگلاشیل کرد که ناستن نجلک بین ما بون ماکل کرد که کس پنج مرزان فرما اگر هیچ سر نبی خو سرته هر هم چنی خوای هاوار کرد خوای بو اسر مرحم تنکر. ئێمە ئیماندار خاسترین کاتەکەی ژیانیمە وەختەکەی ژیانیمە ئا وەختێنێ کە عمرما چەنی خوای بەسەر بە ئینامی چەنی خوای عەبداتیش کەرمێ وەرەدەم شەنە قسەش چەنی کەرمێ خەڵوەتما هەن چەنیش گفتوگۆش چەنی کەرمێ ئینێ بۆ بەرەکەتەوە فرە گەورە پێ حەیاتیمە چەنی ئی داخلەما خاس کرد حتمەن خوای گەورە ظاهرش خاس کردنمێ حتمەن خوای گەورە نامی خاسش بڵاوە کردنمێ دعوة كرم جزات وباك برودي خوايان شني الظاهر الجوانة كردن أشي زماننا ونعمة فرق دين مبنا خوا دعوة ونكرم برحمته بزيبه ناخو دلو درنا باك وبيقرت كروا يا رب العالمين. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي
يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد، وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد، كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.